بیتەوە بەهێمنی وەکو جاران دەرگای ژوورم بکەیتەوە ئێستاش چاوەڕێم بیتەوە ئێستاش چاوەڕێم بیتەوە بەهێمنی وەکو جاران دەرگای ژوورم بکەیتەوە ئێستاش چاوەڕێم بیتەوە دەمەن زۆری تێپاڕیوە هەموویم هەر لە چیستووە تەنیا و ساڵە نەبێ کە تۆم تایە خۆشویستووە تەنیا و ساڵە نەبێ کە تۆم تایە خۆشویستووە چه باز بکەم چ دیڵی من ئەداتەوە خەمی دۆلای چه باز بکەم چ دیڵی من ئەداتەوە جەلابە بە ڕاستیش نەبێ بنووسە بڵێ دێمەوە باوێری گەڕانەوە تەمەن بشێمەوە ئێستاش چاوەڕێم بیتەوە تۆم تایە کاک فاضل تا داویە سترانێتەشە کۆنتڕۆلی سەر ڕێتمێ بکەی پێڕابوونا پەیوان دیار بوون دەنگێتە زۆریە باشە سەلیقە بەست کوپلا دوێدا دەمێت سەر کەفتی لێرێ تۆن چێکیا بلند بۆ جارایەکی جارە دوێت تو نەگەشە تۆنی سەدی پێڕابوونا دەنگی ژێ جوان بوو شێوەکە گشتی دەستخۆشی لەکەم زۆر جوان بوو هیویدارم سەر کەفتی کاک فازڵ پێشان باشتر بوو لە ئێستا لە ناحیەی ئلقا بە قوت نەبووی وەچ جارەکەی تر و دیتم یعنی نەفەست وەچی پێشان نەمایە وەختی قسەت دەکرد یعنی گۆرانی دەگۆ و حرەکاتەکانیشت نا ئێستا باشترت کرد لە ئەوەلیەوە ئینشاڵڵەوە سەر دەکەوی کاک فازڵ دەست خۆش بێ و دەنگت خۆش بێت ڕای من وا بوو لە گۆرانی یەکەم توانیت باشتر ئەدا بکەیت لەمەشدا بە شێوەیەکی گشتی باش بوویت لە ئیقاع سەرکەوتوو بووی ومێ دەکەم سەرکەویت دەستخۆشی سپاس کاک فاضل جالێ ئەدا و لەفز باش بوو مەقام نەختێکی خەلەل تێدا بۆ جارجار تژ مەقام دەردکێتی بتایبەت طبقە بەرز مدخل دەرباز بوو نەختێکی زایف بوو بێ سەیطرە و لێ پشتە سەیطرە کرد وا تەسەور دکەم طبقە مناسب نەبوو دەنگێتەژی وەکی دم باش بوو سپاس دەستخۆش کاک فازڵ وەکو مامۆستا محەممەد باسی کرد بەڕاستی ئەو تۆناگە کراوە تۆزێک بەرزتر بە بەڕای من باشترە بوو زیاتر مسەیترە بووی دەربرینی وشە باش بوو لە دەستپێکی گۆرانی کە باش بوویت بەڵام لە کۆپلەی دوم تۆنت لەگەڵ مۆسیقا ئینسجامی نەبوو وەکو ئیقاع باش بوویت مەقامیش هەر لە بدایەتەوە تا کۆتایی خەلەلێکە بوو لە تۆنی تو لەگەڵ مۆسیقا هیوادارم سەرکەوتو بێت دەست خۆش کاک فازل لەگەڵمان بمێنرەوە تا دووهەمین گۆرانی ڕێوی نشت گوێبیستێ بین.